20 ثانیەتر باش. ئوستاز بەس ئەگەر ڕێماندێ بەڵێ سڵاوتان لێبێ لەگەڵی عەلی بەجین دیارە گەڕان بە دوای تەرمی ئەو دوو مناڵەی کە ماوە لە نێوروبار بەردەوامی هەیە وەک لە دیمەنەکاندا دیارە گەر هاوکارم یارمەتی دەرم بێتن دیمەنەکان بگوازێتەوە ئەگەر ڕێگامان بدەی بۆی دیمەنەکان بگوازینەوە. تیمەکان بەردەوامن لە نێوروبار لە ئێستادا حەفارەیەکیان هێناوە کە درێژیەکەی نزیک 20 مەترە. گومانی ئەویان هەیە کە ئۆتۆمبیلەکە لەم شوێنە مابێتەوە بۆیە لێرە بە دوایدا ئەگەڕێن بە ئومێدەوەی ئۆتۆمبیلەکە لێرە بدۆزنەوە تەرمی ئەو دوو مناڵی کەماوە لە نێو ئۆتۆمبیلەکە بێتن. دوو ڕۆژ بەر لە ئێستا تەرمی یەکێک لە منداڵەکان بە ناوی لاوەند خورشیدی تەمەن 6 ساڵان هەر چەند سەد مەترێک لە خوار ئێرە دۆزرایەوە. دیارە ئەوانەی کە کەوتنە نێو ڕووبار سێ مناڵ بوون کە تەرمەکانیان بڵێن کەوتنە نێو ڕووبار و یەکێک لە تەرمەکان دۆزراوەتەوە دویان ماون و تاوەکو ئێستا کەمڕۆ ڕۆژی شەشەمە بەسەر ڕووداوە هاتوچۆکەی گەلی عەلیبەگ تێبەڵە کە لە نزیک کانیماران ڕوویدا ئۆتۆمبیل و یەکێک لە ئافرەتەکان کە پووری شۆفێرەکە بوو ڕزگاریان بوو بەڵام سێ لە مناڵەکان لە نێو ئۆتۆمبیلەکە ماونەوە لەگەڵ ئۆتۆمبیلەکە چوونە نێوڕووبار. ئۆتۆمبیلەکە ون بوو و مناڵەکانیش لەگەڵ ئۆتۆمبیلەکە کە کەوتنە نێوڕووبار تاوکو ئێستا ئۆتۆمبیلەکە نەدۆزراوەتەوە. لە ئێستادا و شوێنێک کە حەفارە کاری لێ کاتن گومانیان هەیە کە ئۆتۆمبیلەکە لێرە مابێتن. ئەمڕۆ بەیانیش چەند تەنێکی ئۆتۆمبیلەکەیان لێرە بەرچاو کەوتۆ بۆیە شوێنی کارکردنیان گواستۆتەوە بۆ ئێرە. من یەکێک لە کەسوکاری ئەم ناڵانەم لەگەڵە بێتن سڵاوتان لێ بێتن ئەگەر بۆمان باس بکەی ئەمڕۆ چی ئەکەن بۆ دۆزینەوەی تەرمی ئەم مناڵە. بەخێر بێ سەرچاوم ئەو ڕۆژ هەروچی دوێنێ بە عەفارەی بەردەوام ئەگەڕن ئەوە ئێستاش تایشکەی سیارەی بەجارکەوت کەمێک پێش ئێستاش لە کاتی دروستکردنی جادەی خۆریان تێکرد لە ئەوی جادەی پێ دروستکەن بەردەچی گەورە دەگا خۆرەکەی کەتە خوارەکەتە ناو ئاوێ قاعدەی سپێری سیارەکەی دەگە تایەکی بەجار کەوت دەگە بەردەکەی کە کەتە ناو ئاوێ. ئێستاش کە عەفارەیان هینا ئەو شوێنەی پێ فەعەز بکەن کە بەردەکەی لە کەتە خوارە و تا قاعدەکەی لێ بەجار کەوتیە لە کاتی ئیشکردنی دووبارە تایشکەی بەجار کەوتی سیارەی. ئینشاڵڵا سیارەکە هەر لەوێ بوو تەرمەکانش هەر لەوێ مابن ئینشاڵڵا خوای گەورە ڕەحمن پێ ئینشاڵڵا ئەدۆزرێنەوە و ئینشاڵڵا ئەمڕۆ چارەنووسی ئەو دوو تەرمەی تریش بەدەرئەکەوێتن. ئەو شوێنی حەفارە لێ کارەکاتن تازە لەوێ یەکێک لە تایی ئۆتۆمبیلەکان سەر ئاو کەوت بۆیە هەرگومان ناکرێتن ئەو شوێنێکی ئێستا حەفارە کاری تێدا ئاکاتن و ئەو شوێنەی لێتی هەر ئۆتۆمبیلەکە لێرە مابێتەوە بۆیە کارکردنیان لەم شوێنە بەردەوامە بە ئومێدی ئەوەی ئەمڕۆ تەرمی ئەو دوو مناڵەی تر بدۆزێتەوە کە یەکێکیان تەمەنی 3 ساڵانەوە ئەوەی تریان تەمەنی 17 ساڵانە. لەوەند خورشیدی تەمەن 6 ساڵان تەرمەکەی دوو ڕۆژ بەر لە ئێستا دۆزرایەوە و لە زێدی خۆیان بە خاک سپێراوە بەڵام کەسوکاریان بەردەوام هەر لێرەن و چاوەڕێی ئەوەن تەرمەکانی تریش بدۆزنەوە. هاوڵاتیانێکی زۆر لە خەڵکی ناوچەکە لە قەزای خەلیفان لە سۆران لە ئیدارەی سۆران هەمویان لێرانن هاوڵاتیان بەردەوام دێن بۆ دڵنەواییکردنیان و بە درێژایی ڕووبارەکە کە نزیکەی 40 کیلۆمەتر ئەوێ تیمەکانی بەرگری شارستانی دانراون و هاوڵاتیان و تیمەکانی خۆبەخش بەردەوام لەسەر ڕووبارەکە ئەگەڕێن بۆ ئەوەی سۆراغێکی ئەو تەرمانە بکەن و بیان دۆزنەوە. وەک ئەبینن ئێستا حەفارە بەردەوامە لە کارکردن ئەوەی تاوەکو ئێستا کە لە کاتی کارکردنیان دۆزداوە بڵێن تایی ئۆتۆمبیل بوو تایی سپێری بوو کە سەر ئاو کرد بۆیە گوماناکرێتن کە ئۆتۆمبیلەکە هەر لێرە مابێتەوە و کارکردنیان بەردەوامە بێتنە تاوەکو بە ئەنجامێکەگەن. گەلی عەلیبەگ ئەم ساڵ چەندین ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوویداوە 25 ڕووداوی هاتوچۆ لەگەڵی عەلیبەگ ئەم ساڵ تۆمار کراون. ئەم کەمانە
ڕووداوی زۆرن لە گەلی عەلی بەگەم ساڵ ڕوویان داوە 51 هاوڵاتی تاوەکو ئێستا بریندار بوون و بەم ڕووداوە وەگاتە 7 هاوڵاتی کە گیانیان لەدەستداوە بۆیە ئەمە پێویستە کاری لەسەر بکرێ و حکوومەت خۆی ڕێگەچارە بدۆزێتەوە ئەم هەموو ڕووداوە زۆرە هاتووسۆیە کە لێرە ڕوویداوە ئەم ساڵ جێگای هەڵوەستە لەسەرکردنە پێویستە ڕێگاکان لەگەلی عەلیبەگ فراوان بکرێن و ڕێگاکە بربەستی بۆ دامەدە بەشێک لەو شوێنانە بربەستی نیەوە ئەم ڕووداوی کە ڕوویداوە هۆکارەکەی ئەوە بووە کە بربەست لەو شوێنە نەبووە وای کردووە کە ئۆتۆمبیلەکە بچێتە نێو ڕووبارەوە ئەم قوربانی ئەم ڕووداوە دڵتەزێنە گەورەیەی لێ بکەوێتەوە بۆیە گرنگە ڕێگاکە فراوان بکرێت چونکە ڕێگای دەڤەری سۆران کە ناوچەیەکی گەشتیاریە بە تایبەتی ڕۆژانی پێنجشەممە و هەینی خەڵکانێکی زۆر دێنە ئەم ناوچەیە بۆ گەشت و گوزار و ڕێگاکە خەڵە باڵقی زۆر بەخۆیەوە ئەبینێتە نەمەش هۆکارێکە هۆکاری بەرتەشی ڕێگاکەوە نەبوونی بربەست هۆکارن زیاتر و پابەند نەبوونی شۆفێرانیش کە ئەم ڕووداوە زۆرەی هاتوچۆ لە گەلی عەلیبەگ ڕوو ئەدات بەڵێ من نەگەڕێمە لایەوە.